گفتوگۆ دەکەین لەبارەی پرۆسەی تەوتینەوە ئەوەی کە فەرمانبەران هێرمی کوردستان داوای دەکەن پرۆسەی تەوتین بەرەو پێش بچێ وانجام بدرێ. پرۆسی تەوتین ینی بەجێکردن لە کوردیە، بەڵام هاوڵاتیان ئەوەندە و تویانە تەوتینی تر بە تەوتینەکە زیاتر تێگەن بە نیشتیمانیکردنی موچەکانیان بچێتە سەر بانکە نیشتیمانیەکان ئەوەی کە لە بەغدایە. لەسەرم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ دکتۆر محەممەد وەرتی مامۆسای زانکۆ لە ڕانیەوە ڕاستەخۆ لەگەڵمانە بابزانین گرنگی پرۆسەی تەوتین چییە، هەوڵەکان بەکوێ گەشتون و تا چەندە پرۆسەی تەوتین دەتوانێت دڵنیایی بۆ فەرمانبەران بگەڕێنێتەوە و موچەکانیان دەستەبەر و زامن بکە. دکتۆر سلااوت لێ بێ سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی پرسی ڕۆژ. ئەوەی تۆ ئاگاداری و متابعاکی دەزان بە وردی متابعی پرۆسەی تەوتین دەکەی، بەکوێ گەشتووە؟ ئەم کاتتان باش کاگرانکۆ، هیوادارم تەندروست بن. طبعاً تەوتین تەنیا دڵنیایی نادا بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان، بەڵکو تەوتین کلیری دەوڵەتداریە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. یعنی تۆ کە حکوومەتی هەرێمی کوردستان تەوتینی کرد، حکوومەت دەست ئەکا بە دەوڵەتداری واز دێنێ لە دابەشکردنی موچە، چونکە بەڕاستی دابەشکردنی موچە ئیشی بانقا نەک ئیشی حکوومەتی هەرێمی کوردستان. کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان دەست ئەکا بە تەوتین، دەست ئەکا بە دەوڵەتداری، ئەمە جگە لەوەی کە وەکو بەڕێستان فەرمووتان دڵنیاییە زەمانە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بۆ نمونە کە تەوتین کرا، حکوومەتی هەرێمی کوردستان تەرکیزی لەسەر موچە نامێنێ، دەست ئەکا بە خزمەتگوزاری. حکوومەتی هەرێم بەنداو دروست دەکا، قوتابخانە دروست دەکا، نەخۆشخانە دروست دەکا، جادە و ڕێگابان دروست دەکا. کاتێک کە حکوومەت بەنداوی دروست کرد، جادە و ڕێگابانەکانی دروست کرد، جادەکانی کرد بە دوو سایت، قوتابخانەی دروست کرد، هەلیکار دروستە بێ بۆ خەڵک. من نمونەیەکت بۆ بێنمەوە کاگرانکۆ، تۆ تەسەوڕەکەی بەنداوی سماقۆڵی چەند تێچوو بێ بەڕێی تۆ؟ من نایزانم. بەنداوی سماقۆڵی کاگرانکۆ، بەنداوی سماقۆڵی تەنیا 2 ملیاری تێچووە، بەڵام هەلی کاری بۆ هەزاران کەس ڕەخساندووە. بەنداوی گۆمەسپان کە لە نزیک هەولێرە تەنیا 94 ملیاری تێچووە، بەڵام هەلی کاری بۆ دەیان بۆ هەزاران کەس ڕەخساندووە. مەبەستم لەوەیە کە تۆ کاتێک کە قوتابخانە دروستەکەی، نەخۆشخانە دروستەکەی، جادە و ڕێگاوبان هەلی کار دەڕەخسێ بۆ خەڵک، پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەمە دووە لە جیاتی ئەوەی کە لە ڕێگای ئەوەی کە خەڵک بکە بەبن دیوار ئیستیعابی ناڕەزایەتی خەڵک بکە، پێویستە خزمەتگوزاری بکات. چۆن حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بە حکوومەتێکی خزمەتگوزار لە ڕێگای تەوتینەوە، لە ڕێگای تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە. جا بۆیە من وەکو مامۆسایەکی زانکۆ لێرەوە من دەمەوێ ئەو کلیرەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئەو دەرگای نیشاندەم، ئەو کلیرەی بدەمێ کە لێەوە ئەتوانێتە ناو دنیای دەوڵەتداریەوە. دکتۆرە ینی پرسیاری ئەوە بکەم، ئەوەی کە جەنابە وتێت حکوومەت کە موچەی لە کۆڵە بێتەوە توانێت دەوڵەتداری بکە، بەڵام حکوومەتی ئێمە ڕێک پێچەوانی ئەمە دەبینێ، دەڵێ گەر موچە بەغدادا بەشی بکە، ئیتر من چی ئیشێکمە بێ، دەڵێمە هەڵوەشانەوەی حکوومەتی هەرێمە، ئەمە وەرگرتنەوەی ئەو دەسەڵاتەیە کە لە سیستەمی فیدرالیە هەیە، ئەمە هەڵوەشانەوەی ئەزمونونەکەمانە. کاکە ڕانکۆجیان، ئەمە خۆت زیینەوەی لە واقع. ئەو برادرانەی حکوومەتی هەرێم زۆر باش ئەزانن کە دابەشکردنی موچە ئیشی بانقا نەک ئیشی حکوومەت. حکوومەت ئەبێت دەوڵەتداری بکە. اینجا ئێستا کاگرانکۆجیان ڕۆیای تازە هەیە لە 16ەوە لەسەر تەوتین و هەژماری من، تەنیا بۆ ئەوەی کە بڕیارەکە جێبەجێ بکرێ، بەڵام وەکو پێویست لە میدیای هەرێمی کوردستان فۆکسی نەخراوەتە سەرێ. ئێستا حکوومەتی تازە، حکوومەتی ئیتیحادی، وەزارەتی مالیە ڕوئیای تازەی هەیە بۆ تەوتین و هەژماری من. دەڵێ کاکە ئێمە هەژماری منمان قبوڵە، بەڵام ئەوە نووسراوە
وفقا للآلية التي وضعها المحكمة الاتحادية. طبعا لا شازدە یەک بوو ئیخلاس دلێمی کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بەست گوتی ئێمە لە سەدا هەفتا و پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستانمان تەڵتین کردووە. ئێوەکو لە کوردەواریە ئەڵێن وەزارەتی مالی ئیتیحادیش گوتی کوێرچی ئێوێ دوو چاوی ساق گوتی فەرموو داتای ئەو فەرمانبەرانەمان بۆ بنێرن کە ئێوە تەڵتیتان کردووە بۆ ئەوەی ئێمە تەمویلی موچەکانیان بکەین. طبعا ئەمە ڕوئیایەکی تازەی حکوومەتی ئیتیحادیە بۆ هەژماری من دەڵێ من باشە قبوڵمە بەڵام تۆ داتاکەین بۆ بنێرە. خۆی تەڵتین چۆنە نەهجی تەڵتین ئالێتی تەڵتین ئەوەیە لە بانقی مرکزیەوە پارەی بۆ بانقەکانی هەرێمی کوردستان. بەڵام برادرانی خۆمان دەڵێن دەبێ ئیلا ئەو پارەیە بێ بە وەزارەت دارایی هەرێم ئینجا ئێمە دابەشکەینەوە. ئایا ئەو برادرانی خۆمان ئەگەر تۆ دڵنیای لەو فەرمانبەرانەی کە تۆ دڵی من تەڵتینم کردو لە بانقەکانی هەژماری من تۆ کە دڵنیای ئەوانە هاوڵاتی عراقین تۆ کە دڵنیای لەوەی کە ئەوانە فەرمانبەری ڕاستەقینن فەرموو داتاکەی بنێرە بۆ وەزارەتی مالی ئیتیحادی بۆ ئەوەی ئەوانیش پارەکەت بۆ بنێرن. طبعا دادگا دوو ئالێتی دیاری کردو ئێستا دادگای فیدراڵی. ئالێتی یەکەم ئەڵێ دەبێ فەرمانبەر ئازاد بێ لە نێوان بانکە ئیتیحادیەکان و بانکەکانی هەرێم کامە هەڵەبژێرێ. هیچ هێزێک هیچ دائیرەیەک هیچ کەسێک بۆی نییە هەڕەشە لە فەرمانبەر بکە بڵێ تۆ دەبێ بێ ناو هەژماری منەوە. ئەگەر هاوڵاتیەک بە حەزی خۆی حەزی لێبوو لە بانکەکانی هەژماری من ڕێگەی لێ ناگیرێ. دکتۆر ئەگەر هاوڵاتیەک بە زۆر پێی پڕکرایە هەژماری منی بە زۆر پێ پڕکرایەوە هاوڵاتی بەپێی قانون خۆی هاوڵاتی بەپێی قانون بەپێی بڕیاری دادگای فیدراڵی هیچ هێزێک ناتوانێت هەڕەشەی لێ بکە. هاوڵاتی ئازادە لە بانقە حکومیەکان یاخود لە بانقەکانی هەژماری من. بەڵام حتى بانقەکانی هەژماری من بۆی مەفهومەکەوە خۆی بگە کاکە ڕانکۆجیان حکوومەتی عراق بە مەرجێک رازیە کە داتای ئەو فەرمانبەرانەی بۆ بنێرێ داتای فەرمانبەر چیە ناوی سوارەتی کۆدی بایۆمەتریەتی دەرەجەی وەزیفەتی کۆمەڵێک 4-5 زانیارە دەبێت بۆی بنێرێ ئەنجا وەزارەتی مالی ئیتیحادی بانقەکە تەمویل دەکەن نەک حکوومەتی هەرێم. بەڵام ئەو برادرانی خۆمان ئامادە نین داتای ئەو فەرمانبەرانەش بنێرن کە لە ناو هەژماری مندا جێگا کراوەتەوە. ئەنجا پرسیارێکت لە ئێمە کرد کە ئایا هاوڵاتی ئەتوانێت چی بکە هاوڵاتی ئەتوانێت قبوڵی نەکا لەبەر ئەوەی هاوڵاتی چەکی یاسای بەدەستەوەیە هیچ هێزێک ناتوانێت ئیجباری بکە بڵێ ئەگەر تۆ لە هەژماری من پڕی نەکەی موچەت پێ نادرێ. ئەمە پروپاگەندەیە من لێ ئێستاوە لە ڕێگەی ئێوەی بەڕێزەوە لە ڕێگەی شاشە جوانەکەی کورساتەوە هەموو خەڵکی کوردستان فەرمانبەران دڵنیا دەکەمەوە بەپێی بڕیاری دادگای فیدراڵی تۆ چەکێکی قانونی بەدەستەوەیە هێزێکی دەوڵەتی بەدەستەوەیە هیچ هێزێک ناتوانێت ئیزبارەت کە لەسەرەوەی کە بانقێکی هەژماری من پڕکەیەوە. باشە دکتۆر ڕەنگە ئێستا فەرمانبەرێک بڵێ باشە بەغدا زانیاری ئەمەیلا نییە ئەی لەسەر چ بنەمایەک ئەم لیستانەی کە داوایەکە لیستی موچە ئەی ناویتیان نییە ئەی شوێنی دەوامی کارکردنی تیان نییە فەرمانگەی تیان نییە ئێ دەڵێ کە خۆم زانیاریانەی لایە بۆچی ئیتر زانیاری چی تریەوەیانی؟ خۆی ئەوان ئێستا ئەمڕۆ لە سێ کاکە ڕانکۆ بڵاو بۆتەوە وەزارەتی مالی ئیتیحادی پێش ئەوەی موسەی مانگی یەک بنێرێ سێ داواکاری لە هەرێم کردو. ئەمە ئاخر نوسخەیە باشە ئەڵێ کتابی موسەی مانگی یەکمان بۆ بنێرن و ئیکمال کاکە ڕانکۆ نووسراوە ئیکمال ئیرسال البيانات الخاصة بتوطين موظفي الإقليم إكمال إرسال البيانات الخاصة بتوطين موظفي إقليم كردستان. نووسراوە ئیکمال واتە تەواوکاری کە دەڵێت تەواوکاری ڕەنگە ناوی چواری ناردبێ بەڵام ڕقەمی وەزیفینە ناردووە یان ڕەنگە ئەو شوێنەی کە داوامی لەکانەی ناردبێ یان ڕەنگە ناوەکەی بە کەم و کورتی ناردبێ یا دەرەجەی وەزیفیەکەی ئەم هاوڵاتی لەکوێ داوامەکە موچەکەی چەندە ئیسمەکەی چەندە دەرماڵەکانی چەندن کە دەڵێ ئیکمال کاتە نەقسێک هەیە لە داتاکانە کاکە ڕانکۆجیان بۆیە داتاکانی وەکو پێویست نەناردوو بۆ مالی فیدراڵی. دکتۆر ئەگەر داتاکان بنێرێ پێدوان نییە لە ئایندەدا ئیتر موچەش وەکو یەکی لێدێ ینی موچەی فەرمانبەرێک لە هەرێمی کوردستان
هاوتای موچەی فەرمانبەرێکی لێدێ لە بەغدا لە باسرا لە نەجەف لە کەربەلا وەکو چۆن خانەنشینان موچەکانیان هاوتا کرا لە مانگی دووە خانەنشینان هەرێمی کوردستان و بەغدا با بڵین وەکو یەکی لێکرا ئەگەر هەرێمی کوردستان داتاکان بنێرێ فەرمانبەرانیش موچەکانیان هاوتاکرێ تەرفیعیان گرێتەوە هەموو بابەتانی تریان گرێتەوە بێگومان کاکە ڕانکۆجیان بەڵێ کاکە ڕانکۆجیان ئێستا ئێمە زیاتر لە 15,000 فەرمانبەرمان هەیە لە حکوومەتی ئیتیحادی موچە وەرەگرن هەموو 28 مانگێک موسە دێتە سەر بانقەکانیان و ئەوانەی کە تەوتینن تەنانەت وەچیلی وەزیری مالیەی ئێمە موچەکەی تەوتینە زۆربەی سیاسەکانی ئێمە کە ئێستا دژایەتی تەوتینی ئێمەکەن لە بانکە ئیتیحادیەکان موسەی خۆیان تەوتینی ئەوان 28 مانگ موچە وەرەگرن ئەگەر تەوتین بکرێ جگە لەوەی کە هەوڵاتی ئەتوانێت سلفە وەرگرێ هەوڵاتی ئەتوانێت سلفی عقار وەرگرێ سلفەی زەواز وەرگرێ سلفی خانوبەرە وەرگرێ سلفەی سارەکڕین وەرگرێ حکوومەتی هەرێم ئەتوانێت دەوڵەت داری بکە ئەتوانێت خستەخانە دروستکە جادە دروستکە باشە دکتۆر پرسیارێکی تر حکوومەتی هەرێم ئەتوانێت کەرامەت و شکۆی هاوڵاتیانی خەڵکی کوردستان بپارێزێ باشە ئەتوانێت شکۆ و کەرامەتی هاوڵاتیانی خۆی بپارێزێ بۆ ئەوی چیتر هاوڵاتیانی ناوەڕاست و بەشور زنێومان پێ نەدەن بەڵێ بانی حکوومەتی هەرێم بڕیاری داوە نەک تەرفیع واتە پلە بەرزکردنەوە علاوەشی ڕاگرتووە سەرە موچە ئەوەی کە بۆ فەرمانبەرێک ساڵانە 6,000 دینار بوو بڕەکەی تا 10,000 15,000 گرت یعنی ئەوەشی ڕاگردووە تا ساڵی با بڵێن لە 2025 دامەزراندن نییە گواستنەوەی ڕاژە نییە ینی تەنسیب نییە سەرە موچە نییە هیچ شتێکی نێشتۆ بۆ فەرمانبەر ئەڵێ مانگی یەکچەند وەرگرە تا مانگی 12 ئەوەندە وەرەگری ئەگەر فەرمانبەرێکی ئاسایی بووی بە بەڕێوەبەریش فەرمانگەکەشت 1 دینار زیادکردن نییە ئەمە لە قانونا جێ بێتەوە کاکە ڕانکۆجیان بۆی ئێمە بە ئینسافەوە قسە بکەین ئەمە بۆ هەموو عێراقا تەمان من کتابی وەزارەتی مالیەی ئیتیحادیم بینیوە ئەم ڕێکارانە هەر بۆ هەرێمی کوردستان نییە ئەمە بۆ هەموو عێراقا بۆی ئێمە بە ئینسافەوە بە وجدانەوە قسە بکەین تەنیا حکوومەتی هەرێم وای نەکردووە ئەمە بۆ هەموو عێراقا ینی لای ئەوانیش پلە بەرزکردنەوە سەرە موچە ئەمانە هەموو ڕاگیراوە ئەمساڵ یانی ئەوانە لە بەغدا ڕاگیرە بۆ ئەمساڵ بەڵێ بەڵێ من تا ئێستا دوو کتابی بەڵێ کاکە ڕانکۆجیان من دوو کتابی تەیف سامیم خوێندۆتەوە کە دەڵێ هەموو دامەزراندن عەقد سەرە موچە نەقڵ هەمووی ڕاگیراوە لە هەموو پارێزگاکانی عێراق هەتاکو خشتەی نوێی بودجە پەسەند دەکرێت یاخود تاکو ساڵی 2025 بودجەیەکی تازە دەکرێت ینی ئەوە بەستنیا بۆ هەرێمی کوردستان نییە بۆ هەموو عێراقا بۆی ئێمە بە وجدانەوە بۆی ئێمە باشە ئێمە کە ئێوە بۆ نمونە ئێوە کە منتان بانگێش کردو بۆ ئێمە زانیاری تەندروست دەین بە هاوڵاتی شرۆڤی پێ بدەین بەڵێ نووسراوەکەی بەغدا دەڵێ تا یاسای بودجە ڕەنگە مانگێکی تر دوانی تر پەسەند بکرێ بەڵام ئەوەی هەرێمی کوردستان دەڵێ ئەم ساڵ تا کۆتایی ساڵ مانگی یەکچەند وەرگردووە مانگی 11 ئەوەندە وەردەگری ئەگەر وەری بگری وەکو دەڵێ عمر باقی بێ موچە بێ ینی دەڵێ هیچ گۆڕانکارێکی تیانێ 1 دینار زیاو کەم ناکە کەمەکە وەڵا احتیمالێ کەمیکەن هەرێمی کوردستان ڕەنگە کەمیکا بڵێ غیاب بووی بڵێ من بە تەسەوڕی خۆم ئەوەی عێراقیش چونکە من کتابەکانم بینیوە کاکە ڕانکۆ بۆ هەموو عێراق ئەمە ینی هەتاکو خشتەی نوێی موچە پەسەند دەکرێت ئەگەر پەسەند بکرێ ڕەنگە لە عێراق گۆڕانکاریێک بکرێ و ئەو کاتە لە هەرێمیش ئەتوانن لە ڕێگای دانوستانەوە ئەمە بکەن بەڵام ئەمە بۆ هەموو عێراقا بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەی زۆر گرنگە چیتر حکوومەتی هەرێمی کوردستان بۆی تەرکیزمان لەسەر بابەت ئاساسیەکە بێ کاکە ڕانکۆجیان پێویست ناکە حکوومەتی هەرێم ئێستا حکوومەتی ئیتیحاد ڕازی بۆ بە هەژماری من دەڵێت تەنیا داتان بۆ بنێرە ئامادە نیە داتای بۆ بنێرێت تۆ ئەگەر ڕاستە ئەو فەرمانبەرانەی کە لە ئەو کەسانەی کە لە ناو هەژماری مندان تۆ ئەگەر ڕاستە ئەمانە هاوڵاتی عێراقین تۆ ئەگەر ئەمانە بەفعلی فەرمانبەری ڕاستەقینەن داتا بنێرە
يعني ئەوە کەی کێشەیە کە مووسە لە باشە. بەغداوە بێتە ناو بانکی دکتۆر، جیهان، با من پرسیاری یان ئەوە ئافتی بکەم. بانکەوە بۆ دەبێت ئیلا بێتە نێو وەزارەتی دارایی هەرێم ئەمە بۆ خۆی تەفسیر دروست دەکات گومان دروست دەکات ئەمە وا ئەکا کە هاوڵاتی بەڵێ گومان دروستکە لە نیەتی حکوومەتی هەرێمی کوردستان. باشە دکتۆر با پرسیاری ئەو بکەم تۆ دەڵێ حکوومەتی عێراقی ڕازی بووە بە هەژماری من ئایا ڕەزامەندبوونەکەی ڕەزامەندە بە زۆرم لێ بە فەرمانبەر پڕ بکرێتەوە یان دەڵێ ئەوانەی پڕیان کردوتەوە داتای ئەوانم بۆ بنێرە ئەنجا ئەوەی کە خۆت لە سەرەتایە باست کرد بەغدا دەڵێ داتا و زانیاریەکانم بۆ بنێرە من ڕاستەوخۆ موچەی ئەوانە دەخەمە سەر ژمارە حسابیەکانیان نەک بینێرمەوە بۆ وەزارەتی دارایی لە هەولێر لە هەرێمی کوردستان ئێوە خۆتان بیخەنە سەر ژمارەکەیان لە نێو پرۆسی هەژماری منە ئەگەر ئەوە ڕوون بکەیتەوە چونکە ئەمە لایەنە دەقیقەکەیەتی دکتۆر بۆی بۆ خەڵک ڕوون بێ. بەڵێ بەڵێ کاکە ڕانکۆجیان طبعاً قراری دادگای فدراڵی نەسەن دەڵێ يترك الاختيار للمواطن کاکە ڕانکۆجیان ئەوە نەسی قراری دادگای فدراڵی دەڵێ يترك الاختيار للموظف هاوڵاتی بخۆی ئەو بانقە دیاری دەکە ئایا بانقێکی ئەهلیە یان بانقێکی ئیتیحادیە هیچ کەسێک بۆی نییە هیچ کەسێک بۆی نییە هاوڵاتی ئیجبار کا لەسەر بانقی هەژماری منەوە ئەگەر هاوڵاتێکیش بە زۆر پێی پڕکرابێتەوە ئەتوانێت ئیلتیزام نەکا بە پێی قانون ئەتوانێ بچێ لە بانقێکی ئیتیحادی موسەکەی خۆی پڕ داتاکانی خۆی بدات و لە بانقێکی ئیتیحادی موسەکەی خۆی تەوتیم بکە واتە ئەگەر بێت و حتا لە هەژماری منیش بێ من ئەوە ڕێیم وایە ئەگەر حکوومەتی هەرێم ئەوانەی فەرمانبەری ڕاستەقینن ئەوانەی هاوڵاتی عێراقین ئەگەر لە هەژماری منیش بێت ئەگەر بێت و بەو ئالیەتی کە دادگای فیدراڵی دیاری کردووە ڕاستەوخۆ باش موچە لە بانقی بەرکەزیەوە بێتە سەر بانکەکان من پێم وایە زامنە بەڵام ئەگەر بێت و موسە بێتە ناو وەزارەتی مالیەی هەرێم بە هیچ شێوەکی زامن نییە هیچ زەمانەتێک نییە کە ئەو برادرانە بۆ نمونە کە لە مانگەکانی پێش و کاکە ڕانکۆ موچەی مانگی 11 بە مانگی 12 داوە مانگی 12 بە مانگی 1 داوە مانگی 7 بە مانگی 8 داوە ئەمانە دەستێکی ئەمین نین کاکە ڕانکۆجیان بۆیە ئالیەتی دادگای فیدراڵی بۆ تەوتین ئەوەیە ڕاستەوخۆ لە بانقۆ بۆ بانق باشە دکتۆر یان یەکشت جێگی پرسیارە بەڕاستی فەرمانبەرێک تۆ دەڵێ دەتوانێت بچێت لە بانکێک لە بەغدا بۆ نمونە لە بانکی ڕافیدین یان لە بانکی ڕەشید یان تیبیای خۆی تۆمار بکە بەغدا ڕاستەوخۆ موچەکەی بۆن بەغدا ڕاستەوخۆ موچەی بۆ دەنێرێ دەیخاتە سەر حسابەکەی هەنجا کە بەغدا ڕاستەوخۆ بیخاتە سەر حسابەکەی ئەم فەرمانبەرە ئەگەر دەرماڵەی کێبێک کە مۆڵەتی کرد کێ دەرماڵەکەی لێ بڕێ ئەگەر ئەم فەرمانبەرە نەچوو بۆ دەوام کێ غیابی ئەدا کێ محاسبەیەکە یعنی ئەمەی کە تۆ باسێکی هیچ حساب و کتابێکی لەگەڵ حکومەت هێرێمان نامێنێ نانا کاکە ڕانکۆجیان بۆ ئەوی شتەکان بە هەڵە نەڕوە حکوومەتی هەرێم مانگانە لیستی ناوەکانە نێرێ باشە ئەو ئیستقتاعانە و مۆڵەت و ئەو شتانە هەموو ئەنێرێ ئەمانە لای وەزارەتی مالیە ئیتیحادی و ئەوانش واضحە ئێمە لە وەزارەتی مالی ئیتیحادی و لە حکوومەتی ئیتیحادی وەزارەتی تەختیتمان هەیە قاعدەی بەیاناتی هەموو فەرمانبەرانی عێراق لەو وەزارەتەیە هەر هاوڵاتیەک غیاب بوو بێ بە ئیمێڵ زانیاریەکە بۆ قاعدەی بەیاناتی وەزارەتی تەختیت دەڕوە وەزارەتی تەختیت بانکەکان لێ ئاگادارەکاتەوە ئەمە شتەکان هەمووی سیستەمە هەمووی جیهانێکی ئەلکترۆنیە وەکو جاران نییە کتاب و ناکتابەکم دوو مانگی پێ بچێ ئەمە ئێستا شتەکان هەمووی لە ڕێگای ئەلکترۆنیاتە هەمووی لە ڕێگای ئەنتەرنێتەوەیە شتەکان زۆر سەهلە کاکە ڕانکۆجیان باشە دکتۆر قسەی کۆتایی چییە؟ ینی پێ دوایە ئەم ساڵ بەغدا تەوتین جێبەجێ دەکا ئەو تەوتینەی کە خەڵک دەیەوێ قسەی کۆتاییم کاکە ڕانکۆ من وەکو مامۆستایەکی زانکۆ پێشنیارەکەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دەست بکە بە دەوڵەتداری
دەست بکە بە دەوڵەتداری واز لە دابەشکردنی موچە بێنە ئیشی تۆ دەوڵەتداریە ئیش تۆ دروستکردنی بەنداوە جادەیە ڕێگاوبانە ئیشی تۆ دۆزینەوەی هەلیکارە نەک ئیشی تۆ ئەوەیە خەڵکی بە بندیوار خاڵی دووەم قسەی کۆتاییم پێویستە حکوومەتتی هەرێمی کوردستان شکۆ و کەرامەتی هاوڵاتیانی هەرێم بپارێزێ وەشکۆی حکوومەتتی هەرێم خۆشی بپارێزێ وەشکۆی قوارەی دەستوری هەرێمی کوردستانش بپارێزێ بۆی چیتر هاوڵاتیانی جنوب و باشوور ناوەڕاست و باشوور جنێو بە ئێمە نەدەن شعور و کەرامەتی ئێمە بریندار نەکەن لە سۆشەل میدیا بڵێن ئێمە لە نەوتی بەسڕا موسە بۆ ئەوانە نێرین نەوتی خۆشیان تورکیا ئایفرۆشێ پێویستە حکوومەت دەستکا بە دەوڵەتداری شکۆ و کەرامەتی هاوڵاتیانی خۆی بپارێزێ و پێویستە مانگانە بەڕاستی ئەو داهاتەی کە بۆی دیاری کراوە تەسلیمی حکوومەتی ئیتیحادیکە من نمونەیەکت بۆ بێنمەوە کاکە ڕانکۆیجیان ئەمە جەدوەلێکە بەڵێ ئەمە حکوومەتتی هەرێمی کوردستان خۆی بۆ بەغدای ناردووە دەڵێ ئێمە لە ساڵی 2024 بڕی 4 تریلیۆن و 347 میلیارد داهاتمان هەبووە فەرموو تۆ ئەمە دراوەتە میدیا بمبەخشن ئەمە دراوەتە میدیا کاکە ڕانکۆجیان ئەندام پەرلەمانەکانیان وە کۆمەڵێک سیاسی عەرەبی شۆڤێنی هەیە مزایدە دەکا دەڵێ الإقليم لا يسلم النفط الإقليم لا يسلم الواردات الإقليم لا يلتزم باشە تۆ دڵێن ئێمە ئەندام پەرلەمانەکانی ئەوان دەڵێن ئێمە بەس دەیان هەزار دەرچوی زانکۆمان هەیە لە ناوەڕاست و باشوور بۆ ئەوان تەعین ناکرن بەڵام پارە بۆ هەرێم دەنێرن هەتاکو لە ئیعلام بدرێتە ئیعلام بڵێن حکوومەتی ئیتیحادی 900 میلیاری بۆ هەرێم نارد ئەمە وروژان دروستە بێ ئەمە ناڕەزایەتی لە ناوەڕاست و باشوور دروستە بێ ئەوانیش خەڵکی خۆیان فشاریان لێ دەکا زەختیان لێ دەکا دەڵێن باشە بۆ حکوومەتی هەرێم 4 تریلیۆن و نیوی هەیە بەڵام موسەی مانگی دوازدەی نەناردووە 4 تریلیۆن و نیو داهاتی بۆ تەنیا 400 میلیاری تەسلیم ئێمە کردووە ئەمە دەرفەتی ڕەخساندن بۆ مزایداتی سیاسی دکتۆر سپاس دەکەم بەڕاستی بەغداش بەڕاستی مافیەوەی نییە بەڵێ هەرێمی کوردستان تریلیۆنێ دیناری بۆ دەنێرین و شارەکانی خۆی خۆش کردووە خزمەت گوزاری دابین کردووە گەنجانی ئێمە چاویان لە ناوچەکانی ئەوەی کە خۆیان دەڵێن هەرێمی کوردستانە ئێخۆگە تریلیۆنێکی نردبێ بۆ ئێمە 99 تریلیۆنیش لە لای خۆیانە ئەیخۆ ئەوان خۆیان بەو 99 تریلیۆنە جگە لە موچە چیان کردووە بۆ خەڵکی خۆیان بەڕاستی ئەوەی کە هەیە بەس موچەکەیان جیاوازە لە ئێمەش دەمانەوێ موچەکەمان وەکو هی ئەوان بێ ئەگەر بڕوا ناکەم هیچ گەنجەیەک هیچ کەسێک لێرە ئاواتە خواست بێ بە شارێکی عێراقی زۆر بەڕێزی خۆی محەممەد وەرکی سپاس دەکەم سپاس بۆ بەژاریکردن لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆر فەرموو قسەت مابوو زۆر سپاس دەکەین سپاس بۆ تۆش سپاس فەرموو من وتم بۆ ئەوەی مەجال بۆ مزایداتی سیاسی نێڵینەوە کاکە ڕانکۆجیان من مەبەستم ئەوە بوو لەم قسەیە بۆ ئەوی ئێمە مەجال بۆ مزایداتی سیاسی کۆمەڵێک سیاسی شۆڤێنی و ئەندام پەرلەمانی شۆڤێنی نێڵینەوە تەسەوڕەکەی کاکە ڕانکۆجیان ئەو ساڵی 2014 کە ماریچی کاندید بوو 900,000 دەنگی هێناوە بە ئەوەندەی کە دژایەتی هەرێم بکە دژایەتی کورد بکە یعنی ئێستا وای لێ هاتووە کۆمەڵێک ئەندام پەرلەمان بۆ ئەوەی دەرچن بۆ پەرلەمان بۆ ئەوەی بگەن بە مێرازی خۆیان لەسەر دژایەتی کورد لەسەر دژایەتی هەرێمی کوردستان ئەوان خەریکی ئیسارەکردنی نەعاراتی تائیفین من مەبەستم ئەوە بوو ئێمە ڕێ لە مزایدەی سیاسی ئەوان بگرین زۆر بەڕێز دکتۆر محەممەد وەرکی مامۆسای لە هەمان کاتە شکۆی هاوڵاتیانی خۆمان پارێزین بۆی تر نەڵێ کە بێگومان دکتۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت لەسەر پرۆسەی تەوتین خۆشەویستان